بەناوی خی گەورە و میهرەبان بەڕێزان چارەخوازی ئەم جارەمان کە سەردانی کردین ئازارێکی زۆری گورچیلەی هەبوو دوای پشکنینی تەواو لە ڕێگای ئەشعەی سیتیسکانەوە دەرکەوت کە دوو بەردی گەورەی هەیە لە گورچیلەی بە قەبارەی 3 سانتیم بۆیە بڕیارماندا نەشتەرگەری بۆ بکەین لە ڕێگای کونکردنی گورچیلەوە. پشتیوان بەخوا ئەو کونکردنە هەوڵە دەین لە ڕێگای کونێکی بچووکتر لە 0.5 سانتیم بچینە ناو گورچیلەوە هەموو بەردەکان بشکێنین. تەمان بە چەند تیرەیەک هەیە ئەو کونکردنە هەیە 1 سانتیم بەکارەتوانی بێنی تیرەکە یاخود 0.5 سانتیمە دەبینن یاخود کەمتر لە 0.5 سانتیم 0.5 سانتیمە. تەمان باشی ئەم مەیکە تیرەکەی بچووکتر بێ ئەوەیە کە نەخۆشەکە دوورە بێ لە نەزیفی ئەو ئەگەری هەوکردنیش کەمترە بێ بۆیە بڕیارمان داوە پشتیوان بەخوا بچووکترین تیرە بەکاربێنین بۆ ئەم نەخۆشەمان کە تقریبەن 0.5 سانتیمە. فەرموو لەگەڵمانە بن ئێستا لە هۆڵی نەشتەرگەریەوە نەشتەرگەریەکە دەکەین. میهرەبانی دڵسۆزی و لێزانی